بەتایبەتی ڕوو دەکەمە ئەو کەسانی کە تەمەنیان هەیە کە باوکن. ڕەحمەتی خواتان لێبێ کێشە بۆ مناڵەکانتان دروست مەکەن. خوا ئەو قسەی لە مێشکتان دەرکەن، لە دڵتان دەریکەن، لە بەرنامەتان دەریکەن، بەرخی نێر بۆ سەربڕینە. یعنی کوڕەکەی تۆ خوا بۆ دروستی کردۆ بچی لەسەر زەوی زار بیدەی بە کوشت. یعنی کوڕەکەی تۆ بۆ دروستکراوە لەسەر گژوگیا، لەسەر حیوانات، لەسەر سەیارە، لەسەر نازانم چی بیدەی بە کوشت. بەرخی نێر بۆ سەربڕینە نەک کوڕەکەی تۆ. کوڕەکەی تۆ بەرخ نییە، کوڕەکەی تۆ مرۆڤە. ئەم قسانە واز لێ بێنن. چەندەها کەس دەڵێ مامۆستا چی بکەم؟ باوکم کێشەمە دروستەکە، ئەڵێ بڕۆ خەڵ بکوژە. باوکێک گیان، تۆ باوک بە باوک دڵسۆز بە، کێشە و ئاژاو بۆ مناڵەکانە دروست مەکە. ڕۆڵا گەر فڵان کەس نەکوژی کوڕی من نیت. والله بە قسەی مەکە بە هەزار جا بڵێ کوڕی تۆ نی. ئینسان لە خوا بترسێ، کوڕەکە تووشی کێشە مەکە، مناڵەکان تووش کێشە مەکەن. بیرکەرەوە لە سەرنجامیەوەی کە خەڵکە کوژی سەرنجامەکەی چییە؟ بیر لە سەرنجامەکەی بکەرەوە، بیر لەوە مەکەرەوە خەڵک بێڵێ ئافرین ئافرین نییە، خەڵک پێ دەڵێ فڵان کەس بێعەقڵی کرد، ئەوەی کرد. خەڵک ناڵێ پاڵەوانی.